لەبێت قوتابی خۆشەویستەکانی پۆلی هەشت قوتابی خۆشەویستەکان هیوادارم تەندروستیە مولایەکتان زۆر باش بێت سڵاوڕێزی مێلە بۆ ماڵەوەتان قوتابیان ئینشاڵڵا ئەوەندەمان نەماوە نزیک دەبینەوە لە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ هیوادارم کە زۆر بەباشی سوودی گەیاند بێ و پێداچوونەوانە قوتابیان لەگەڵ من بڕۆن تەکیدم سوودی دەبیم هەوڵ دەدەین ئەو پێداچوونەوەیە بە ئاسانی و بە سادەی لە بۆتان بکەین قوتابیان توکە بابەتەکان خۆی قورس نییە لە ڕۆژانەش باسمان کردووە ڕاهێنانەکانمان باس کردی هەمووی لە پێشتامی کتاب و دەفتەرتان با پێکەوە پێداچوونەوەی لەگەڵ بکەین قوتابیان ئەمڕۆژ بەشی چوارەم وانەی چوارەم پێداچوونەوەی لەگەڵ دەکەین باسی چی دەکەین ئەگەری تیۆری زای ئەگەری تیۆری چیە لێرە هەندێک شەرحێکی کردیا باسێکی کردیا بزانین دەڵێت ئەگەری تیۆری ئەگەری تیۆری بەکاردێت بۆ دیاریکردنی ئەگەری ڕووداوێک کاتێک هەموو ئەو ئەنجامانەی کە لە توانایدا یەکسان بن بە ئەگەری ڕوودانیان ئەو قسەی واتە چی تەماشاکە ئەگەری تیۆری بەکاردێت بۆ دیاریکردنی ئەگەری ڕووداوێک کاتێک هەموو ئەنجامانەی کە لە توانایدا یەکسان بن بە ئەگەری ڕوودانیان ئەگەر یەکسانە بە یاسایەکی ئەگەری تیۆری ژمارەی ئەنجامەکان کە ڕووداوەکە دێنێتەدی لەسەر ژماری هەموو ئەنجامەکان قوتابیان ئەوە لە ئەگەری تاقیکردنەوەی وەکو یەکەن زۆر لە یەک نزیکن ینی وەکو یەک بڵێم لە یەک نزیکن باشە ئەویش ئەوها بوو ها دەمشە ئەگەری تاقیکردنەوەی بکەن ئەویش دەیگوتی ژمارەی ئەو ڕووداوانە لەسەر هەموو ئەنجامەکان ینی یاسایەکە لە یەک نزیک بوو ینی شەرحەکە بۆ شێوەیە بوو باسی دەکرد باشە دەیگوتی ژمارەی جارەکانی ڕووداوێک لە ئەگەری تاقیکردنەوەی یاسایەکی ئەوە بوو ژمارەی جارەکانی ڕووداوێک لەسەر ژماری هەموو هەوڵەکان باشەوەش لەو نزیکە ژمارەی ئەنجامەکان کە ڕووداوەکە دێنێتە دی بەڵام لێرە دەڵێ ڕووداوەکە دێنێتە دی بەس ئەو فەرقەکەیتی لەسەر ژمارەی هەموو ئەنجامەکان باشە بزانین دەڵێت چی لە نمونە یەکەم دۆزینەوەی ئەگەری تیۆری لە یاری سکرابل ئەحمەد پارچەیەکی لە 100 پارچە ڕاکێشا دوازەی PTE هەڵگرت بوو ئەگەری تیۆری چەندێکە ئەحمەد PTE ڕاکێشا بێت وەڵامەکەت بە شێوەی کرد ژمارەی دی ڕێژەی سەدی بنووسە ئەگەر یەکسانە بە ژمارەی ئەنجامەکان کە ڕووداوەکە دێنێتە دی ئەو یاسی ئەگەری تیۆری بوو کە لەسەری باسکرا بوو ژمارەی هەموو ئەنجامەکان ئەگەری ئی باسی ئی دەکا ها ئەحمەد PTE ڕاکێشا بێت کاتە ئەگەری کە ئی بێت یەکسانە بەچی ژمارەی پارچەکانی PTE لەسەر ژمارەی هەموو پارچەکان ژمارەی پارچەکانی PTE ژمارەی ئەنجامەکان کە ڕووداوەکە دێنێتە دی ئەو ڕووداوانەی کە بێنێتە دی چیە دەڵێت چی بوو 100 پارچەی ڕاکێشە دوازەی PTE بوو کاتە ئەو ئەنجامانە بوو ژمارەی پارچەکانی بیت لەسەر ژماری هەموو پارچەکان باشە ژماری بە یەکسانە ژماری پارچەکانی PTE چەندە دوازدەیە ئەدی ژماری هەموو پارچەکان 100 پارچە بوو دوازە دا بەش 100 بەسەر 4 دەیکەین دوازە دا بەش 4 دەکاتە 3 100 دا بەش 4 دەکات 25 ئەوە بۆ کرد ئەو کردەی ئەها دەڵێ بیکە کرد و ژمارەی دەی و ڕێژەی سەدی ئەوە بۆ کرد ئەدی بیکەینە ژمارەی دەی 325 بەدابەشی گەورە قوتابیان لە ڕۆژانە زۆر شتەمان کردیان بەدابەشی گەورە 325 کە دابەشی گەورەت کرد 0.12 دەردێ 0.12 ئەگەر بیکەینە ڕێژەی سەدی دەکات 112 کاتە ئەگەری ڕاکێشانی ئەحمەد بۆ PTE بریتە لە چی 325 ئەو بە شێوەی کرد یان 0.12 یان 112 قوتابیان پرسیاری با دەڵێتی بەردەزارێکت هەڵدا بەردەزارێک هەڵدرا کە لە 1 تا 6 ڕەنووس کراوە ئەگەری تیۆری ئەو بدۆزەرەوە کە ژمارەی دەرکەوتوەکە گەورەتر بێ لە 2 کاتە دەڵێ بەردەزارێک لە 1 تا 6 تێدایە ئەگەری تیۆریەکەی بدۆزەوە کە ئەو بەردەزارت هەڵدا گەورەتر لە 2 لە بۆ دەربچی یان 3 یان 4 یان 5 یان 6 دەربچی لە بۆت وەڵامەکەت بە شێوەی کرد و ژمارەی دەی و ڕێژەی سەدی بنووسە ژمارەی هەموو ئەنجامانە بریتە لە چی 6 1 2 3 4 5 6 ئەو ئەنجامانە چیە لە بەردەزار یان یەک دەردەچیان دویان سیان چاریان 5 یان 6 بەڵام ئەوە دەڵێ لە 2 گەورەتر بی کاتێگە لە 2 گەورەتر بی چەند و چەندە یان سیان چاریان 5 یان 6 چار احتیمالەوە نییە ئەوە تا هە لێرەش باسی کرد چار احتیمالە ئەگەری ژمارەکە گەورەتر لە 2 یەکسانە بەچی ژمارەی ئەنجامەکان کە ڕووداوەکە دێنێتە دی لەسەر ژماری هەموو ئەنجامەکان باشە ژماری ئەنجامەکان کە ڕووداوەکە دێنێتە دی یانی کە ڕووداوەکەم لە بۆ دەربچیە مناڵێن لە 2 گەورەتر یعنی یان 3 یان 4 یان 5 یان 6 دەربچی هەم چار احتیمالە دەبتە 4 لەسەر ژماری هەموو ئەنجامەکان چەندە بەردەزارەکە چەندی تێدایە لە 1 هەتا 6 یعنی 6 وەنیە 1 2 3 4 5 6 ژماری هەموو ئەنجامەکان 6 4 دا بە 6
بەسەر دوو دابەشی دەکەین تا دابەش دوو دەکاتە دوو 6 دابەش دوو دەکات. تاپی خۆشەویستەکان تەماشاکەن بزان بەسەر چەندان دابەش کرد ساردەمان کرد بەسەر دوو 4 دابەش دوو دوو 6 دابەش دوو سێ یەکسانە بە دوو لەسەر سێ کو دەبتە ئەو ژمارە دەیە بە دابەشی گەورە دوو لەسەر سێ بە دابەشی گەورە دەبتە ئەو ژمارە دەیە 0.667 ئەدیەوە کو دەبتە ڕێژەی سەدی بە جارانی 100 چەند سفری هەیە دوو خانە بەرەو لای ڕاستیەم دەبتە 166.7. کتابی خۆشەویستەکان بزانین لە نمونەی سێم دەڵێتن چی لە پۆلدا ئەفۆ لە نمونەی دووەم لە پۆلدا 11 قوتابی ئارەزوی تۆپی بالە دەکەن و 16 قوتابی ئارەزوی تۆپی پێ دەکەن. مامۆستا سیروان ناوی قوتابیەکانی لەسەر چەند پارچەیەکی کاغەز نووسی پاشان یەکێک لەو پارچانەی بە هەڕەمەکی ڕاکێشا بۆ ئەوەی قوتابیەک دەستنیشان بکە کە خشتی مەشقکردن ڕێک بخە. ئەلف داواکاری ئەلف ئەگەری تیۆری بدۆزێرەوە کە قوتابیەکە ئارەزوی تۆپی بالە بکات. ئەگەری ئارەزوی تۆپی بالە یەکسانە با ژمارەی ئەوانەی ئارەزوی تۆپی بالە دەکەن لەسەر ژمارەی هەموو قوتابیان. تەماشاکەن قوتابی خۆشەویستەکان ئەوانەی ئارەزوی تۆپی بالە دەکەن چەندە 11 ئەدی ژمارەی هەموو قوتابیان 11 و 16 دەکات 27 کاتە 11 لەسەر 27 ئەومان دۆزیەوە. ئەدی ئیبا ئەگەری تیۆری بدۆزێرەوە کە قوتابیەکە ئارەزوی تۆپی پێ بکات. ئەگەری ئارەزوی تۆپی پێ کۆ ئەگەری ئارەزوی تۆپی بالە کۆ ئەگەری ئارەزوی تۆپی پێ یەکسانە بێک ئەوانەی دووەم بوو لە ئەگەر باسمان کرەوە یاسایە. ئەگەری ئارەزوی تۆپی بالەماندی تۆ 11 لەسەر 27 کۆ ئەگەری ئارەزوی تۆپی بە دیار نییە یەکسانە بەیەک. ئەگەری ئارەزوی تۆپی پێ کو دەدۆزمەوە قوتابیان ئەوە موجەبە دەیبەمە ئەو لە ژمارە دەبەمە لای ژمارە دەبتە یەک کەم 11 لەسەر 27 قوتابیان باشەوە کو دەدۆزمەوە ژێرەی یەک دەکەینە یەک دەبتە یەک لەسەر یەک کەم 11 لەسەر 27 ئەگەر دوو کەرتمانە بوو چۆن کەمی دەکەین و یان کۆی دەکەینەوە دەبێ ژێرە یەکسان بکەین ئەودا ژێرە یەکسان دەکەیت دەکاتە 16 لەسەر 27 کە ژێرە یەکسان کرد سەرەکەم دەکەیەوە ژێرەوەک خۆی. قوتابیان لە ڕاهێنانەکان دەڵێتن چی ئەگەری هەڕووداک دۆزەرەوە وەڵامەکەت بە شێوەی کرد ژمارەی ڕێژەی سەدی بنووسا قوتابیان ئەو ڕاهێنانانە بزانە یەکەم عینە نمونە یەکەمە ئیدۆم عینە نمونەی دۆمە هەلمان کرێت لە دەفتەر تەماشایکەنەوە. قوتابی خۆشەویستەکان زانە ئەوانە هەمووی بە هەمان شێوە. لە ڕاهێنانی یەکەم بە حەل بکەین دەڵێتی کە بە شێوەیەکی هەڕەمەکی گوۆیەکی سوڕابکەشی لە تورگەیە کە 15 گۆی سوور و 15 شین و 15 سەوز و 15 زەرد و 15 ڕەش و 15 سپی تێدا. قوتابی خۆشەویستەکان لێرەتیا هەرێک لەوانە هەڵبژێری نەفسی ئەنجام دەردێتی کە هەمویان ئەگەرەکیان وەکو یەک دەردێتی کە هەمویان 15 دەنەوەنیان باشە با گۆی سوور هەڵبژێرین. ئەگەری ئەوەی کە گۆی سوور بێت ئەگەری ئەوەی کە لە تورگەیەک کە بە هەڕەمەکی ڕادکێشا گۆی سوور بیتن دەڵێتی ئەگەری کە گۆی سوور بێ لەسەر ژمارەی هەموو گۆیەکان باشە ئەگەری گۆی سوور بێ چەندە 15 ژمارەی هەموو گۆیەکان چەندە هەموو ئەو 15 کۆبکەوە ها ئەو 15 گۆی سوور 15 شین 15 سەوز 15 زەرد 15 ڕەش 15 سپی هەمووی کۆکۆ دەکات 90 دەکات 15 لەسەر 90 15 لەسەر 90 هیچ ئەگەر بیکەینە ئەوە بە ژمارەی دەی پاشان ڕێژەی سەدی دەکاتە 0.7 بە دابەشی گەورە پاشان دەکاتە 170. قوتابی خۆشەویستەکان ئەوانەش بە هەمان شێوەیە. ئەدی دووەم دەرکەوتنی شێر دووجار دوێ هەڵدانی پارتەدرایەک دووجار دەڵێگەر دینار ها دیناری ئاسیم وەکو باسمان کرد لەوانەی سەرەوەش دەڵێ خەد یان شێر ئەگەر هەڵتدا دەڵێ دووجار ئەو دیناری هەڵدا دووجار یەک دینار لە دەستە دووجار هەڵی بدا دەڵێ ئەگەری چەندەکە شێر دەربچی دوای دووجار پارتەدراوێک هەکە دووجار هەڵدا شێر دەربچی دەڵێتی ئەگەری شێر دەربچی لەسەر هەموو هەوڵەکان ئەگەری کە شێر دەربچی یەک لەسەر هەموو هەوڵەکان دەکاتە 4 چونکە ئەگەرە تو پارتەدراوێک دووجار هەوڵدا شێر یان شێر دەربچی یان خەت لەگەڵ خەت دەردەچوان باشە لەسەر 4 لەسەر 4. قوتابی خۆشەویستەکان ئەو ڕاهێنانەمان هەمووی حەل کردیە تەماشاکەن لە دەفتەر هیوادارم وانەی ئەوڕۆژ سوودی گەیاند بێت تاوانەیەکی تر خواتان